بۆیە لە ڕۆژی ڤەڵەنتاینە 99 دانە دائەنرێت چەپک وەکو ئەکرێت بە چەپکێکی زۆر گەورە ئەویش علمەکەی لەوەیە دایم زۆر پرسیاریان زۆر لێ کردوم بۆ 100 دانە نییە کە ئەکەن بە چەپ لەبەری 100 دانەکە بڵێن عیبارەت لەوە کە ئاخر دانە خۆتی کە تەواوکەری ئەو چەپکە گوڵی بەڵام ئێستا خانمێکی گوڵچنی لیلیمان هەیە کە زۆر جار تێکەڵ ئەکرێت لەگەڵ گوڵەباخی سپیە پێکاتێکی زۆر جوانی لێ دروست دەکەین بۆ ئەو کەسی کە داوای ئەکات بیرم دێەوەی نەخۆش بوو بێداران کیلێ پرتەقاڵیان شتێکی وابرا بۆیاری بەڵام شتێک لە وڵاتی خۆشمان لە کوردستان سیاسەتی وڵاتە گۆڕی تەنها دەبی کاریگەری سیاسی لێرە هەبێ پێگەر لێرە بەهێز بێ بۆ دەکرێت هانیای عوزما بڵێن گرێت بریتن چۆن نەبێ هۆملێسی هەوێ لەسەر جار پری ئەلەکشن پرۆمیسی پێدەن ینی بەڵێنی پێش هەڵبژار ئاستی هوشیاری سیاسی خەڵک زۆر بەرزە خەڵکشت لەبیر ناکە کە بەڵێنێک بدێ و نەیبیتە سەر پرێشەر گروپ هەیە بیری خەڵک دێن ئێوە بەڵێنتاندا و ئێستا پێچوانێ و بەڵێنە ئیش دەکەن تەواوی ئەمە ئەو یاساکۆنەی ئێرەیە بەکارهێنین بۆ کوردستان حەزانە پەرلەمانتارەکان حەزانیان هەبێت ئەو حەزبەیان داخل لە 60 ئەندا پەرلەمان پێشەشیان سزایاندان رێنجیان پێ نەدەنجاریشتر کابێ کارەکەت خۆشەوێ تۆزە کێشەی اجتیماعی پێ حەلەکەیە لێرە ئەگەر هات و کچێکتە عەدای جنسی لێکرا بوو کوڕێکی دەتەپەن گەورەتر ئایا هەموو کەسێک پێ بنێتە دنیای سیاسەتەوە حەسانەی سیاسیە ئەبێت هەبێت حەسانە لە پێنا بچی سەرۆپارتی پارێزگاران ئێمە کەمینێ من جێگەری سەرۆکی ئۆپۆزیسیۆنم فێریان بکەیت چۆن تەعامل لەگەڵ مناڵەکانی ئەو شێڵپەرە زۆر زۆر ئیستیفادەی لێ ئەکرێ گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو